نزیکەی مانگێکە نمایشی زەنجیرە فیلمی کۆری یاری سکوێد لە دەرهێنانی هوەنگ دۆنگ هیاک دەستی پێکردووە و هەموو خەڵک باسی لێوە دەکەن و بووەتە جێگای سەرنج لای بینەران لە جیهاندا. بە وتەی ئەمیر رامسێس دەرهێنەری هونەری فستیواڵی فیلمی ئێلگۆنا، ناوبانگی زەنجیرە کۆریەکە پیشاندەری پێشکەوتنی فیلمە کۆریەکانە لەسەر ئەو پلاتفۆرمانەی کە بەرهەمە ئەمریکایەکان بەسەریدا زاڵن و دەڵێ ئەمە دیاردەیەکی زۆر گرنگە. پێم وایە زنجیرەکە ئەزمونێکی زۆر تایبەتەوە بێگومان دراما و سینەماکانی کۆری لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە بوارە جیاوازەکاندا جێگەی خۆیان کردوتەوە و بەشێکی زۆری بینەریان بۆ لای خۆیان ڕاکێشاوە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ڕاهاتوین بە بینینی دیاردەکانی هاوشێوە لە فیلمە کۆریەکان کە لە جیهاندا پلە یەکەمیان هەیە بۆ سیرکردن و ئەمەش جێگەی سەرسوڕمان نییە چونکە ئاستی سینەمای کۆری زۆر پێشکەوتووە. زەنجیرەکە کە لە چەشنی زیندوومانەوەیە باسی گروپێک لە خەڵکی ئاسایی دەکا کە بۆ دەرچوون لە ژێر قەرزەکەیاندا بەشداری لە کۆمەڵە یاریەکی منداڵانەدا دەکەن کە تێپەڕاندنیان هەڕەشەی مەرگی بەدواوەیە و فیلمەکە جیهانی سەرسام کردووە. ڕاکشیدا جەزرا کە خەڵکی هیندوستانە و خوێندکاری زانکۆشە دەڵێ کە فیلمەکە لە غەریزەی بەردەوامی ژیان کەڵکی وەرگرتووە. ئەگەر بۆ مانەوەم ناچار بم تەقە لە کەسێکی تر بکەم یان خۆم بمرم، ئەوە بەدڵنیایەوە تەقە لە کەسەکە دەکەم و ئەمەش غەریزەی ژیان و مانەوەی و زنجیرەکە ئەم ڕازگۆیانە وەک خۆی پیشان دەدات و پێم وابێت هەر بۆیەش خەڵک پەیوەندیان لەگەڵدا دروست کردووە و تەنانەت حکمی پێشوەخت لەسەر ئەو توندوتیژیانە نادەن کە لە فیلمەکەدا دەیبینن لەبەر ئەوەی گەر تۆش بوویتایە هەمان ئەو کارت دەکرد. فرانکی هوان کە نووسەرێکی ڕۆشنبیری بواری کولتورە لە نیویۆرک دەڵێت زەنجیرە فیلمی یاری سکوێد وێناکردنی ئەو سیستەمە گەندەڵەی مریتۆکراسی یان سیستمی شیاوەتیە کە ئەو تێیدا دەژیت. من کەمینەیەکم لە ئەمریکا دەژیم و هەمیشە پێم دەوترێت کاری ڕاز بکەن و بەردەوام بن و بەو شێوەیەش دەگەن بەو شتانی کە دەتانەوێت. زنجیرەکەش وەک ئەم درۆ گەورەیە وایە. زەنجیرە فیلمی یاری سکوێد بەگشتی سەرنج و ڕەخنەی زۆر ئەرینی لەسەر تاسەری جیهاندا وەرگرتووە و لە هەفتەی یەکەمی دەرچوونیدا بوو بە یەکێک لە پڕبینەرترین زەنجیرەکانی نێتفلکس و لە 90 وڵات و دوای 28 ڕۆژ لە بڵاوبوونەوەکەی بە زیاتر لە 111 ملیۆن بینەرەوە تۆماری زەنجیرەی بریجەرتۆنی تێپەڕاند و بوو بە یەکەم فیلمی پڕبینەری جیهان. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.